سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکەم. کاک سیپان ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەیت لەگەڵمان. یەکێتی خۆی حکومڕانە و بەشداری لە حکومڕانی دەکات و دەژڵێت دەڕوخێنی، ئەمە چۆن دەکرێت؟ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئەو کاتەی ئێوە بینەرانی بەڕێز باش بێ باوەڕ بکەن ئەوەی یەکێتی دەیکات مەگەر خۆشیان نازانن چی دەکەن. لە مێژوشدا ئەوە سەلمێنراوە یەکێتی هیچ کات نەیزانیوە چی دەوێت، ئامانجی چییە، بۆ چی دەکات. تەنها ئەوەی کە لە مێژوو بۆی ماوەتەوە کە یەکێتی ئەنجام میداوە دژایەتیکردنی حرەکەکانی هەرێمی کوردستان، گەلی کورد و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بووە. ئەگەرنا ئێمە زۆر بە وازحی دەزانین. یەکێتی وەکو ئەم ڕێپۆرتانەی پێشترەوە ئاماژەتان پێدا زیاتر لە حەقی خۆی حکمی کردووە. هەر کاتێک مقارنەی بینی ژمارەی کورسیەکانی لەگەڵ پۆستەکانی و دەسەڵاتەکانی بکەی ئەزانین کە یەکێتی خۆی بۆ خۆی حکوومەتێک بووە، زیاتر لە دەسەڵاتی خۆ حەسەی پێدراوە. بەڵام ئێستا هاتووە بە قیڕەقی ڕووهاوار و بە خۆڵخستنە چاوی خەڵک و دەنگ بەرزکردنەوە و خۆ قەشمەرکردن پێیان وایە بەری ڕۆژ دەگرن، پێیان وایە ئەو هەموو پۆخڵەوات و کولاوات و گەندەڵی و کوشتن و تیرۆر و غەڵەتکاریانەی کە کردووانە بە هاوارکردن و دەنگ بەرزکردنەوە لە بەرچاوی خەڵک بزر دەکرێت. شکر و شارە مەحمی خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە وازحی دەزانیت کێ کێیە، کێ چی کردووە، کێ چ دەستکەوتێکی هەبووە. ئەو کارێک کە ئێستا لەو بانگەشەیەدا دەکەن بە جددی زۆر دەنگی پێکۆ دەبێتەوە. ئەو کارەی کە دەیکا زۆر بە هەڵەدا چوون. من پێم وابێ یەکێتی لە کەی دەستی کرد بەم بانگەشە ناشرین و ناشەرعیەی کە ئێستا لە انتخاباتە پەیڕەو دەکا، دوای ئەوەی پارتی کە پلانەکەی پوچەڵ کردەوە کە بە تەمابوون بە یاسایەکدا انتخاباتێکی خۆسەپێنی سەپێنرا و بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا فەرز بکەن. کاتێک کە پلانەکانی ئەوان پوچەڵ بوو، زانیان ئەوەی کە بە تەمان بەخەون بە فێل و کولاوات بەدەستبێنن بەدەست ناهێن، هاتوون بەم شێوازە ناشەریفە بانگەشە دەست پێ دەکەن کە ئەنەما یەکەم ئەم یەکێتی ئەمڕۆ دامەزراوە بە حیاتی خۆی لە حکوومەتانە بووە بێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە 30 ساڵە حاکمی مطلقی سلەیمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانن سەیری دەستکەوتەکانی بکەن، باش دەزانن کە چیان کردووە بۆ خەڵک و چه قڕێکیان بۆ خەڵکی ئەو ناوچانە گرتوتەوە. بۆیە دێن هاتو هاوار دەکەن بۆ ئەوەی ئەم هەموو دەستکەوتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کردووە بە تایبەت کابینەی نوێیەم، کابینەی چاکسازی، کابینەی پڕۆژە ستراتیجیەکان کە چەندین پڕۆژەی ستراتیجی و غیر تەوەقعی ناحەزانی هەرێمی کوردستان پێشکەشی کوردستانی کردووە، دەیانەوێت بەم هاتو هاوارە لە پێشچاوی خەڵکی ببن. ئەوانیش چیان کردووە؟ مافیاگەری، سەرانە سەندن، قاچاقی دونگ و هێلکە و نازانم چی، کوشتن و ترۆرکردنەوەی کادرانی خۆیان، بەکارهێنانی دەسەڵاتی حکوومەت و هێزە ئەمنیەکانی حکوومەت بۆ کوشتنەوەی خەڵکی خۆیان، کادری خۆیان. نمونەی هەرە دیاریشی ئەوە بوو کە بەرامبەر بە ئاکام جاف لە هەولێر کرا، هەر لەوێشدا مەلەفەکان لەسەر یەکێتیدا تەقیەوە کە زانی هەولێر هێلی سوورە قبول ناکرێت کە خەڵکی تێدا بکوشری حتا ئەگەر کادری خۆشیان بێت. ئیتر ئامانجیانە ئەوە بشارنەوە کە چیان کردووە. ئەو هەموو پارەی سلەیمانی کووە مەشاڕیعەکانیان، کووە ئەو هەموو دەستکەوتە ئەرێ خێرە ئەو جیاوازیە زۆرە لە نێوان هەولێر و دووک و سلەیمانی هەیە. ئەوان ئێستا دیانەوێت بەوە دەنگ دەرکۆ بکەنەوە کە دەڵێن هەولێر وەردەگرینەوە. ئەوان چیان لە هەولێرەوە؟ ئەی بۆچی لەو ماوەیەیە کە سنووری سلێمانی و ئیداری گەرمیان و ڕاپەڕین لەژێر دەسەڵاتی خۆیانە بۆ خزمەت گوزاریان بۆ نەگەیاندون، بۆیە ساڵن هەولێرتان بۆ گرینەوە؟ ئاخە ئەوان دەڵێن هەولێر وەردەگرینەوە بۆ ئەوەی بە کەیفە خۆیان وەک چۆن لە سلەیمانی مڕادکانی کوردەییان شەهید کرد، کوشت، ترۆر کرد، دەیانەوێت بە هەمان شێوە لە هەولێریش ئەو کردەوەی کە دژی ئاکام جاف کرا دووب بکەن و کەس پێی نەڵێ بۆ وا دەکەی. ئەمەش قابلی قبول نییە. پارتیش قبول بکە، خەڵکی هەولێر قبول ناکە. ئەوان بۆیە دەیانەوێ هەولێر وەربگرن کە داهاتی ناوخۆی هەولێریش وەکو ئەوەی کە لە سلێمانی چیان بە داهاتەکان کردو ئەویش بکەن. دەیانەوێت پۆخڵاواتەکانیان بە دیکتاتۆری چۆن حکمی سلێمانی دەکەن بە هەمان شێوە لە هەولێریش بکەن. ئەمەش مەگەر لە خەودا
لە خەویشدا نابینن هەولێر وەربگرنەوە دەزانی بەڕاستی کارێکی نائەخلاقیە کۆبوونەوەی مەکتەب سیاسی یەکێتی لە هەولێر ئەنجام بدرێت وەکو من و جەناب و هاوڵاتیان بە ئازادی خۆیان لە هەولێر دەسوڕێنەوە لە خێر و بێری هەولێر زیاتر لە خەڵکی هەولێری سوودمەند بوون لە ناو هەولێردا لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بڵێن وەڵا هەولێر وەردەگرینەوە ئێوە خۆتان لە هەولێرن جێگیری سەرۆک وەزیرانتان هەیە هەرچی بەرپرسی وەزیری گەورە و گرانتان هەیە بۆچی هەولێر وەردەگرنەوە مەگەر بۆ ئەوە بێت کە کردەوەی تیرۆریستی بکەن ناحەزان و تەسفیاتی حەزبی لە هەولێریش بکەن و کەس جواب نەیەت هەدەفیان بۆ ئەوەیە بۆ هەولێر وەرگرتنەوە دەڵێن ئەگەر ئەوەندە غەدر لێکراو بوون ئەوەندە بێدەسەڵات بوون بۆچی دەستیان لە کار نەدەکێشایەوە بۆ بەردەوام بوون لە شەراکەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وەکو ئاماژەم پێدا ئەوان دەیانەوێ خۆڵ بخەنە چاوی خەڵک بە خۆ قەشمەرکردن و هاتو هاوارکردن و دەنگ بەرزکردنەوە پێیان وایە بە بێژینگ بەری خۆر دەگرن کە ئەمەش نە لە مێژوو کرێ و نە لە ئێستاش دەکرێ و نە لە داهاتوش دەکرێ زۆر بە وازحی بڵێن یەکێتی دەزانێت کە چه خەتایەک و غەڵەتیەکی هەیە و بۆی ناچێتە سەر دەزانێت کە شکستێکی گەورە دەخوات بۆیە دەیەوێت بانگەشە بە ئاراستەیەکی خراپ و مەترسیدار ببات بەشکن ببێتە هۆکاری ئەوە انتخابات نەکرێت ئەگەر نە یەکێتی دەبێت باش ئەمە بزانێت انتخاباتی بیستیدە زۆر شت دەگۆڕێ خەڵکی دڵسۆز و خەمخۆری کوردستان دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان کۆتایی بە مافیاگەری و کودەتاچی و خۆسەپێنی و داهاتدزی و پشکی خۆم بۆ خۆم و پشکی تۆش بۆ خۆم و حکمی ئەو دەکەم بە عەنتەری و نیوەی حکوومەتت لابێ زیاتر لە حەقی خۆی و ئەمە ئیتر کۆتایی پێدێت لەم انتخاباتە دەبێت یەک هێز هەبێ دەبێت یەک پێشمەرگە هەبێ دەبێت یەک ئاسایش هەبێ دەبێت یەک حکوومەت هەبێ و یەک حکومیش هەبێتن کاتی ئەوە هاتووە 30 ساڵە چەکی حکوومەت ئەمنیەتی حکوومەت پارەی حکوومەت دەسەڵاتی حکوومەت لە حکوومەتیان وەرگرتووە بۆ دژی حکوومەت بەکاردەهێنەوە خەڵکی کوردستان دەبێت لەم انتخاباتە بڵێت بەسە باشە پێتان وایە کە ئەوانەی کە پێشتر دەنگیان پێداون و هیچیان لە بەرهەمەکەی نەبینیوەتەوە ئەم جارە متمانەی خۆیان دەدەنە پارتی و دەیانەوێت ناوچەکانی ئەوانیش وەکو هەولێر بێ وەکو دهۆک بێ شەقام و ڕێگاوبانەکانیان وەک دهۆک و هەولێر بێ والله من یەک پەیامم هەیە بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بە هەموو محافزاتەکانیەوە بە تایبەتی سلێمانی سەیری دەستکەوتەکانی کابینەی نۆیان بکەن چەند سەدە دروستکراوە 9 سەدە چەند پۆندی ئەو دروستکراوە 8 دانە چەند سایلۆ دروست کردووە 4 دانە چەند مەشروعی استراتیجی ئاو دانراوە چەند پڕۆژەی گەورە و استراتیجی وەکو ڕێگاوبان و جسر دانراوە ئەرێ جگە لە مەبابەتەکانی تری وەکو چاکسازی و بە سیستەمکردن و بە دیجیتاڵیکردنی حکوومەت ئەرێ ئێستا کاتی ئەوە نەهاتووە هەموو کوردستان یەک دەست بێت کاتی ئەوە نەهاتووە خەڵکی خۆشەویستی سلێمانیش وەکو هەولێر و هەموو خەڵکی کوردستانیش بەیەکەوە لە نێگێتیڤیەکانی ئەو سیاسەتە چاواشەکار و بۆگەنەی کە هەندێک لایەن دەیکەن کۆتایی پێبینیم بۆ ئەوەی زیاتریش بتوانین خزمەت بکەین ئەم انتخاباتە دەبێت خاڵی ئینقلاب بێت دەبێت زۆر شت بگۆڕدرێت دەبێت لەم انتخاباتە وەکو ئاماژەم پێدرا کۆتایی بە هەندێک هەڵە بهێندرێت سیاسەتی پارتی زۆر ڕوون و وازەحە ئیتر دەبێت ئەوانیش تێبگەن ئەوەی ڕۆیشت ئێمە بدەمانەوێت بەیەکەوە کار بکەین ئێمە چەندین دەرفەت بە یەکێتی درا 30 ساڵە دەرفەتی پێدەدرێت زیاتر لە حەقی خۆی پێدرا کورسیەکان کە بە دەنگی ئێمە بوون بە وەزارەت بۆ یەکێتی بەس بۆ ئەوەی ڕازی بن بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە سنوورێک دابرین ئێمە دەمانەوێت وڵاتەکەمان قواره هەرێمی کوردستان پارێزراو بێت قواره هەرێمی کوردستانیش بەم شێوازەی کە تا ئێستا بووە پارێزراو نابێت باشە کاسبان یعنی ئەوان لە ماوەی 32 ساڵە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیانتوانی بێ هیچ بکەن ئێستا بەوە دەنگدەری خۆیان بخەڵەتێنن کە بڵێن وەری دەگرینەوە دەیڕوخێنین نازانم ئەم شتانە بۆیان دەکرێت واللهی من با یەکەم جار ئەوە جواب دەینەوە چی دەڕوخێنن کێ لە ناو دەبن یعنی بە قسەی سەرکردە گەورەکانیان على ئەساس کۆتایی پێدێنن کۆتایی بە پارتی دێنن یعنی بە جددی بەمانە کۆتایی بە پارتی دێت
ئەمانە دەڵێ مێژوو ناخوێننەوە دەڵێ دەرس لە مێژوو وەرناگرنەوە ئەوان کە بە گەورە و خوێندەوار و زانەکانیان لە 66 نەتوانی کۆتایی بە پارتی بێنن بە جاشەتی هەمەدانەوە نەیانتوانی کۆتایی بە پارتی بێنن ئەوان کە بە 1984 نەیانتوانی بە شەڕی ناوخۆ نەیانتوانی بە 16 ئۆکتۆبەر نەیانتوانی بە 31 ئاب نەیانتوانی ئەمڕۆ بەمانە کۆتایی بە پارتی دێت ئەوەی دژایەتی پارتی و بارزانی کردبی مێژوو شاهدە ڕوڕەشی دنیا و قیامەت بووە بە سەرشۆڕی چوویتە ژێرگلەوە خەونەکەشی لەگەڵ خۆی برتەوە ژێرگل دیارە ئەوانەش دەیانەوێ وەک ئەوانەی پێشەخۆیان بە سەرشۆڕی بچن سەیری مام جەلال بکەن مام جەلال زەمانێک دژایەتی پارتی کرد بەڵام لە کۆتاییدا گەڕایەوە بارزانی و دەستی خستە ناو دەستی جەنابی سەرۆک بارزانی و زۆر دەست کەوتمان دیتن ئەمانە ئێستا نایانەوێت دەرس وەربگرن بێگومان زۆر لەمانە گەورەتر بەهێزتر زاناتر دژایەتی بارزانیان کردووە و پارتیان کردووە سەرشۆڕ بوون دڵنیا بن بە شێتوشوار نە پارتی دەڕوخێ و نە هەولێریش وەردەگرنەوە زۆر سپاس بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق دەستخۆش